دوای ئامادەکاریەکانی یانەی هەولێرە بۆ یاریەکەی بەرامبەر قاسم لە دەستپێکی هەفتەی 34 خولی نایابی عێراق هەولێر لەسەر یاریگای چیمەنی دەستکرد مەشقەکانی ئەنجام دەدات چونکە یاریەکەی لەسەر یاریگای کفلە کەوا چیمەنی دەستکردە. هەولێر دوای 5 یاری لە بەدەستنهێنانی ئەنجامی باش هەفتەی ڕابردوو بە برنەوە لە سناعە بە سەرکەوتنەکان شاد بیەوە و ئامانجی درێژە پێدانیەتی تاوەکومانەوە لە خولەکەم سۆگەر بکات. بۆم یاریش کە یاریمان لەگەڵ یانی قاسم هەیە لە شارێ حلە ئامادەکاریشی تەواومان کردی هەوڵمانداوە کە شتێکی وەها دروست بکەین کە ڕێک بگونجێت لەگەڵ کەشوهەوای ئەو شارێکە یاری تێدا دەکەین. لەبەرەوەی 2 ڕۆژە هەموو ڕاهێنانەکانمان چڕ کردوێتەوە لەسەر یاریگای سناعی چونکە یاریگای سناعە یاریگای قاسم هەمان ئەو یاریگایانێک کە ئێمە حالیان تەمرینی سەردا دەکەین. دوێنێ ئێمە لە یاریگای یانی پێشمەرگە ڕاهێنانمان کرد. ئەم ڕۆژ لە یاریگای یانی خۆمان دەکە سناعی ڕاهێنان دەکەین. ئەمەش تەنها بۆ ئەوەیە کە لەگەڵ ئەو کەشوهەوایی ئەوێندەردا گونجاندنێک دروست بکەن. ئەلحەمدولیلا تا ئێستا گۆڕانکاریەکان و ئەو ئامادەکاریانێک کە تا ئێستا پێویستە لە بۆ یاریەکە بە شێوەیەکی باش کردمانە ئینشاڵڵا تەوفیقش لای خوای گەورەیە. هەولێر بۆ ئەم یاریە هیچ یاریزانێکی بەهۆی پێکان و کارتەکاندا نابڕێت. تەنها حوسێن چۆلی گۆڵپارێزی هەڵبژاردەی ئۆڵمپی عێراق و فرانکۆ ئۆچۆ یاریزانی هەڵبژاردەی تۆگۆ بەهۆی یاری هەڵبژاردەکانیان دادەبڕێن. هەرچەندە هەڵبژاردەی سووریاش یاری هەیە. سعد ئەحمەدی بەریکریکار گەشتی ئیماراتی کردووە و دوای یاریەکە دەگەڕێتەوە حیلە بۆ بەشداریکردن لە یاری هەولێر. یاسین سامی هێرشبەریش لە پێناو هەولێر بەشداری یاری دۆستانەکەی هەڵبژاردەکەی ناکات. 5 یاری بەهێزمان ماوە تەنها نەورۆز نەبێت کە لە سەروی ئێمە یانەکان کە هەموو لە خوار ئێمەنە ڕاستی ئەو یانانەی لە خوارەوەن یعنی یاری لەگەڵوان زۆر زەحمەتترە لە دابەزی نێزیکن بە جەرگیاری دەکەن و ئێمەش تەواو خۆمان ئامادەکردیە بۆ یاری قاسم ئینشاڵڵا بە بردنەوە مانەوەمان سۆگەر دەکەین لە خولی نایابی ئینشاڵڵا. ڕاستی لە جەولەی دووەمە زیاتر خۆماندی کرد تەمرینی زیاتر و متمانەی زیاتری ڕاهێنەرم بەدەستی ناوتوانم لەو یاریانە بە ئاساسی یاری بکەم. هەولێر خاوەنی 39 خاڵە و لە خانەی 12می ڕیزبەندیە. قاسمیش بە 6 خاڵ کەمتر لە خانەی 17 و ناوچەی دابەزینە. سەرکەوتن بۆ هەولێر گرنگێکی زۆری دەبێت تا دوای یاریەکانی بە ئاسوودەیەکی زیاتر ئەنجام بدات. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.